جیاواز لە ڕۆژەکانی تری ژیان ویسمان ڕۆژێک لەگەڵ منداڵانی بێسەرپەرشت بەسەربەرین لەگەڵ 82 منداڵی بێسەرپەرشتی پەیمانگای تیم بەڕێکەوتین تا ڕۆژێکی پڕچالاکی بەسەربەرین. منداڵەکان زۆر چالاک و دڵخۆشن. لە ناو پاسەکاندا گۆرانی دەڵێن و هەڵدەپەڕن. گەیشتینە شوێنی مەبەست و پلانی ڕۆژەکەمان دەست پێ دەکات. لە مۆڵێکی گەورەی شارەکە بەرەو شاری یاری بەڕێکەوتین لەگەڵ یاریکردن چەندان وێنەی جۆراوجۆر لەسەر ڕوخساریان نەخشێنرا. دوای دوو کاتژمێر لە یاریکردن ماندووبوون بەسەر منداڵەکانەوە نەدەبینرا. نیوەڕەخوانێک تیمی دەستگای ڕوانگە و منداڵەکانی لە دەوری مێزێکدا کۆ کردەوە. خواردنی نانی نیۆڕۆ چەندان بەسەرهات و چیرۆکی خەندە ئامێز باس کران. دوای پشودانێکی کورت چالاکیەکی تری ڕۆژەکەمان دەستی پێکرد. لەگەڵ منداڵەکان چوینە یەکێک لە بازاڕە گەورەکانی جلوبەرگ و پێداویستەکانی تر. منداڵەکان بە ئارەزووی خۆیان کەلوپەلی پێویستیان هەڵبژارد. بە یارمەتی تیمی دەستگای ڕوانگە جلوبەرگەکانیان بۆ تاقی کرایەوە. دوای کڕینی جلوبەرگەکان منداڵەکان بەرەو ستەیجی مۆڵەکە بەڕێکەوتن. لەوێ سوپرایزێکی تایبەتیان بۆ ئامادەکرا بوو. پاکێجی قوتابخانە و خوێندن لەگەڵ جانتا بەسەر منداڵەکاندا دابەشکرا. کۆتایی ڕۆژەکەیە منداڵەکان پڕ بەدڵ پێ دەکەنن شادی و خۆشی لە سەراپای ڕوخساریان دەبارێت. بەمەش ڕۆژێکی نایابیان لەگەڵ تیمی دەستگای ڕوانگە بەسەر برد کە جیاواز بوو لە ڕۆژەکانی تری ژیانیان.